لە چەند ڕۆژی ڕابردوو دوو ڕووداو لە شاری هەولێر ڕوویدا. ڕووداوی یەکەمیان لە بەرواری 16/2/2020 لە گەڕەکی ئازادی ئاگرێک لە ماڵێک کەوتەوە کە هاوڵاتیەک تێیدا گیانی لەدەستدا دوای لێکۆڵینەوەیەکی ورد لە ئەنجامی کۆتایی بۆمان دەرکەوت. ئەو هاوڵاتیە بە غازی یەکەمی ئۆکسیدی کاربۆن گیانی لەدەستداوە. ئەم هاوڵاتیەکی بە ساڵاوچوو بوو، تەمەنی 83 ساڵ بوو، بە تەنیاش لەم خانووەدا دەژیا. ئەمە لە سەرەتای ساڵەوە تا ئێمڕۆی ئێستا تێیداین پێنجەم حاڵەتی مردنە لە شاری هەولێر بەهۆی غازی یەکەم ئۆکسیدی کاربۆنەوە. ئاماری ساڵی 2019 کۆی گشتی ڕووداوەکانمان 2694 ڕووداو لە ناو شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێر ڕوویداوە کە ئەمە بەڕاستی ڕێژەیەکی ئێجگار زۆرە کە جێی هەڵوەستەکردنە زیانێکی زۆر بەر هاوڵاتیان و بەر مولکی هاوڵاتیان کەوتووە.